ئەو کاتت باش زۆر بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 9 لەو کتێبە. لاپەڕە 9ش گەیشتینە ڕاهێنانی ئازاد بڕێکی ژمارەی یان جەبری بنووسە. ڕاهێنانی ژمارە 9 20 کاغەزی 25,000 دیناری. کو دەنووسین 20 کاغەزی 25,000 دیناری؟ زۆر ئاسانە. ڕاهێنانی 9 20 جاران 25,000. هەر ئەوها دەنووسم، هیچ شیتەڵ ناکەم، لێکدان ناکەم، هەر دەبی بزانم کە لێرە دەبی لێکدان بی، هێمای جاران یان لێکدان یان کەڕەت. ئەوها لێی دەگەڕێم، بڕێکی ژمارەیم نووسی، دەگەڕێمەوە لای ڕاهێنانەکان. ڕاهێنانی 10 215 زیادە لەسەر ن. 215 زیادە لەسەر ن دەنووسی ن کۆ 215. هەر ئەوەندە دەنووسم، 9 کۆ 215. هیچ شیتەڵی ناکەم، هیچ ئەژمێری ناکەم، هەر ناتوانم چونکە نازانم ن چەندە. دەگەڕێمەوە لای ڕاهێنانەکان. ئێستا ڕاهێنانی 11 کەمترە لە 76 بە ک. کەمترە لە 76 بە ک. بزانین کووە، واتە 76 کەم ک، واتە 76 کەم ک. ڕاهێنانی 11. گەڕێینەوە لای ڕاهێنانەکان. ڕاهێنانی 12 س دابەش کراوە بەسەر 14. س دابەش کراوە بەسەر 14. ئەوها دەینووسین س دابەش 14. تەواو، هەموو ڕاهێنانەکان حەل بوون. دەگەڕێینەوە، بزانین ئێستا گەیشتینە سەر بەهای هەر بڕێک بدۆزەوە. ئێستا گەیشتمە ئەوەی کە بەهای بڕێک بدۆزمەوە، بەهای هەر بڕێک بدۆزەوە. بەهای هەر بڕێک بدۆزەوە. ڕاهێنانی 13 15 جاران 31. 15 جاران 31 نووسیتمەوە لێرە 31 و پاشان 15. ئێستا ئەو دوو 31 و 15 جاران دەکەم، خانەی یەکان دەست پێ دەکەم، دەڵێم 5 جاران 5 جاران 1. 5 جاران 1 هەر 5 دەنووسم 5. پاشان 5 جاران 3 یان 5 کەڕەتی 3 دەکا 15. دەنووسم 15. ئەو جە دوایە دێمە خانەی دەیان لێرە 1 جاران 1 لێرە 1 جاران 1 هەر 1 نابی لێرە بنووسم، دەبی لێرە بنووسم چونکە هەمیشە دەبی خانەک 15 لێرە 1 جاران 1 1 پاشان 1 جاران 3 هەر 3 1 جاران 3 هەر 3 ئا لێرە دەنووسم 3. ئەو جا 155 کۆ دەکەمەوە لەگەر 31. 155 کۆی دەکەمەوە لەگەڵ 31. 5 لێرە هیچ نییە کەواتە هەر 5 5 کۆ 0 هەر 5 دەنووسم. پاشان ئەو 5 کۆ ئەو یەکە دەکاتە 6 لێرە دەنووسم 6. ئەو جا 1 کۆ 3 دەکاتە 4 واتە ژمارەکە بووە چەند؟ بووە 465. بەهایەکە بووە 465. ئەنجامی لێکدانەکە بووە 465. دەگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 14 3021 کۆ 915 کۆ 915. 3021 کۆ 915. 3021 کۆ 915. خانەی یەکان دەبی لە بن خانەی یەکان بنووسم، خانەی دەیان لەژێر خانەی دەیان، خانەی سەدان
لەگەڵ خانەی سەدان و خانەی هەزاران لێرە هیچ نییە، خانەی هەزاران لێرە هیچ نییە. ئێستا کۆیان دەکەمەوە. 1/5 دەکاتە 6 لێرە دەنووسم 6. بزانم دەتوانم بنووسم 6 لێرە دەنووسم 6. پاشان 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 1 دەکاتە 3 دەنووسم 3. ئەو جە سفرەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 9 هەر 9. ئەو 3ش لێرە هیچ نییە، هەروەکو خۆی دێتە خوارێ. بەهایەکە بووە 3936. 3936 ئەوە ڕاهێنانی 4دا. ئەگەر بگەڕێمەوە لای ڕاهێنانەکان، ڕاهێنانی 15 10340 کەم 1340. 10340 کەم 1340 لێرانە 10340 نووسی لەسەرەوە، لە خوارێش کەم 1340 بێگومان دەبی خانە یەکان لەژێر خانە یەکان بی، دەیان لەژێر دەیان بی، سەدان لەژێر سەدان بی. ئێستا کە بینم ئەو ڕاهێنانی 15 سفر کەم سفر هەر سفر لێرە، سفر سفری لێ بڕوە هەر دەکا سفر ببورن. سفر کەم سفر هەر سفر لێرەم نووسیتەوە. ئەو جە 4 کەم 4 ئەویش هەر سفر. 3 لێ بڕوە ئەویش هەر سفر. سفر یەکی لێ بڕوە نابی، ئەو یەکەی خورد دەکەینەوە، ئەوە لێرە دەبیتە 10، ئەوەش دەبیتە سفر. ئەو یەکە 10 یەکی لێ بڕوە دەکا 9، واتە بەهایەکە بووە 9000 چونکە لێک دەرکردن بوو. ئەوە ڕاهێنانی ژمارە 15 بوو. دەگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 16 کەم 65 دەکاتە چەند کاتێک. گوتمان ئەو وشەی کاتێک زۆر گرنگە، وشەی کاتێک یعنی کە کۆ یان کە ئەکا 95 بی، واتە کەم 65 واتە 95 کەم 65 دەکاتە چ بەهایەکەی ببینینەوە. پرسیاری 16 کەم 65. ئەگەر نەزانین کە چەندە هیچ کات هەرگیز ناتوانین بەهایەکەی ببینینەوە، بەڵام لێرە پێمان دەڵێ کە ئەکە 95 واتە ئەو کە ئەیلابە بیسترەوە فڕێدا لە جیاتی 95 دانێ. ئەوها 95 لە جیاتی کە ئەەکەیدا دەنێن، 65 کە شەر وەک خۆیتی کەمەکە هەر وەک خۆیتی، ئەو جا دەڵێن 5 لێ بڕوە ئەو 5 لێ بڕوە دەکا 0، 9 6 لێ بڕوە دەکاتە 3، واتە ئەنجامەکە و بەهایەکە دەکاتە 30. ئەوە ڕاهێنانی 16. ڕاهێنانی 17 لێرە دابەش 7 جارانی 2 یان کەڕەتی 2 کاتێک کە دەکاتە 490. یەکەم جار وەکو خۆی دەینووسینەوە دابەش 7 جاران 2، پاشان ئەەکەی لا دەبین دەیکەینە 490. لاپەڕا ڕاهێنانی 17 دابەش 7 جارانی 2، ئەوەش دابەش. باشە ئێستا زانیمان کە ئەکە دەکاتە 490 کەواتە ئەو دوای ئێرە لا دەبین لە جیاتی دەنووسین 490 ئەوەتە 490 دابەش هەر 7 وەکو خۆی جارانی 2 هەر وەکو خۆی هیچ دەستکاری ناکرێ. ئەم لێرە کورتکردنەوەم کردیا 39 دابەش 7 هەر دەکا 7 سفرەکەش وەکو خۆی دەینمە خوارێ، واتە ئەو 49 دابەشی 7م کرد 490 دابەشی 7
حەفت یان 39 دابەش حەفت حەفت و سفرەکەشوە چ خۆی دێتە خوارێ کەواتە دەکا حەفتە لە خوارێش کە ئەو حەفتەی دابەشی حەفتی دەکەم حەفتەکە نامێنێ دەبیتە یەک کەواتە لەسەرێ چما حەفتە لە خوارە یەک حەفتە دابەشێک هەر حەفتایە کە جاران دووی دەکەی حەفتە جاران دوو دەکاتە 140 دەکاتە 140 واتە ئەوە بەهایەکەیە 140 کە دئمان دابەشی حەفتی کرد جارانی دوومان کرد چونکە دەکە 490 بوو 490 کە دابەشی حەفتی دەکەین دەکاتە حەفتە پاشان جارانی دووی دەکەین دەکاتە 140 بەهایەکە بووە 140 بگەڕێمەوە لای پرسیارەکان بزانم گەیشتینەکان پرسیاری هەژدە 100 ب دەکاتە چەند کاتێک ب 54 بی 100 ب لاپەڕە ڕاهێنانی هەژدە 100 ب دەکاتە چەند ئەگەر ب چەند بی بەکە ئەگەر بە ئەکە 54 بی ئەو بە 54 بی کەواتە بە ئەکەی لا دەبم دەنووسم 54 لێرانە 154 بەڵام دەبی بزانم کە ئەو 100 و ئەو بە لە مابەینیان جاران هەیە جاران لە مابەینی هەردووچیان جاران هەیە ئەگەر هیچ هێمام نەدیت دیارە هێمایەکە جارانە کەڕەتە دەبی لێرە بڵێن 100 جاران 54 100 جاران 54 دوو سفرەشکەوە کو خۆی دێتە خوارێ پاشان 54ەکەش دەنووسم 54 جاریەک هەر 54 واتە بەهایەکە دەکا 5400 بەڵام ئەوە لە هەمووی گرنگترە کە هیچ هێمات نەدیت لە مابەینی ژمارە و پیت دیارە ئەوە جارانە لێکدانە وەبزانم لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ڕاهێنانەکانی ماینە لەوانەی داهاتوو شیتەڵیان دەکەم هەتا ئەو کات هەر بژی